يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات والله بما تعملون خبير. أعوذ بالله من الشيطان الرجيم. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. هر لو كاتي نور قرآن دابزيبو نوري ساومان هەڵوەدامە و شەیدای نورم پێشەنگم جابانمە بۆ خزمەتی دوا پەیامی دوا هەمینی پێغەمبەران نوری حکمە ماڵ و جێمە ڕۆشنایی چاوانمە غەریبێک ڕاببوورێ بە هەر شار و لادەیەکدا وا دەزانێ مەدینەیە بەڵێ ئێرە کوردستانمە با دڵ نەخۆشان بە پیلان دژ بن بە بیر و دینمان بەکردار پێیان دەڵێین وا بۆنەی قورئانمە نورێک خوددا هەڵی کردبێ هەرگیز کوژانەوەی نییە ڕووناکیە بۆ بەشەریەت دروستکەی چاوانمە. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاس و ستایش بۆ خوای باڵادەست و میهرەبان، صلاة و سلامی بەردەوام بڕژێ بەسەر پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم و یار و یاوەرانی تاوەکو ڕۆژی دوایی. مامۆستایانی قەدرگران، ئەندام و مامۆستایانی دەستگا و بەشداربوانی هەردوو قۆناغی یەکەم و دووەمی ئەکادیمیای نوری حیکمە و ئامادەبوونتان بەرز دەنرخێنین و پێتان دەڵێین یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. ئامادەبوانی بەڕێز، ئەمڕۆ هەینی 3 ڕەجەبی 1446 هیجری بەرامبەر 3 کانونی دووەمی 2025 میلادی بەرامبەر 13 بەفرانباری 2724 کوردی ئاهەنگی دەرچوونی دەستەیەکە لە برایان و خوشکانی بەشدار بووی ئەکادیمیای نوری حیکمە بۆ پێگەیاندنی ئەندامان و مامۆستایانی بەڕێزی نووسینگەی دەستگا لە شاری هەولێر کە تیایدا 52 برا لە قۆناغی یەکەم و دووەم و بە هەمان شێوە 52 خوشک لە قۆناغی یەکەم و دووەمی ئەکادیمیایەکە بەسەرکەوتووی دەبڕن و بڕوانامەی دەرچوونیان پێدەدرێت. بەڕێزان، ئێستاش بێکەوتڵەکانمان زیاتر ئاودێر دەکەین بە بیستنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کە لەلایەن بەڕێز مامۆستا محەممەد قەهار بەشدار بوو دەرچووی قۆناغی دووەمی ئەکادیمیایەکە دەخوێندرێتەوە. با بەڕێزیان بفەرمونون. يا أيها الذين آمنوا إن تطيعوا فريقا من الذين أوتوا الكتاب يردوكم بعد إيمانكم كافرين وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته
لعلكم تهتدون ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين. خی گەورە پاداشتی زۆر بەڕێز مامۆستا محەممەد قەهار بداتەوە. ئێستا داوا لە زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نووری حکمە دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەی بەخێر هاتن و وتەیەکی ئیمانی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بناوی ئەنجومەنی باڵای دەستگا پڕ بەدڵ بە خێرهاتنی هەموو ئامادەبوان دەکەم لە بۆ ماڵی خۆیان کە دەستگای نووری حکمە ماڵی هەموو موسولمانێکە. خوای گەورە پاداش خێری هەموو لایەک بداتەوە و دەستخۆشی و دوعا خێرم لە بۆ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری نووسینگەی دەستگا کە زۆر بە جوانی قۆناغی یەکەم و دووەمی ئەکادیمیا کە بریتی و لەسەر عیلمێکی شەرعی لە بۆ مامۆستایان و لە بۆ ئەندامان زۆر بە جوانی و بەڕێک و پێچی و لە کاتی دیاریکرای خۆی و بەو پلانێک کە داڕژرا بوو بەڕێوەیان برد. خوای گەورە پاداش خێری هەموو لایەک بداتەوە و هەروەها ئەو پەڕی دەستخۆشی و دوعا خێرم لە بۆ مامۆستایانی بەڕێز کە لە خولی یەکەم و هەروەها لە قۆناغی یەکەم و قۆناغی دووەم ئەو ئەکادیمیایەیان بەڕێوە برد هەر یەکە و لە بوارێکدا. خوای گەورە پاداش خێری هەموو لایەک بداتەوە. خوای گەورە بەرەکەت بخاتە عیلم و عەمەل و عومرتان. خوای گەورە بیکاتە زاد و زەخیرە قیامەتتان یا ڕەبی. و هەروەها دەستخۆشی و پیرۆزباییم لە بۆ برایان و خۆشکانم و ئەوانەی کە بەشدار بوون لە ئەکادیمیا لە قۆناغی یەکەم و دووەم. خوای گەورە پاداش خێرتان بداتەوە. خوای گەورە ئەو عیلمەی کە فێری بوون خوای گەورە مۆفەقتان بکە کە بیکەنە عەمەل و هەروەها ببیتە زاد و زەخیرە و میزانی حەسەناتتان پێ قورس بی یا ڕەب العالەمین. بەڕێزان، یەک لەو مولاحەزات و تێبینیانەی کە لەسەر بنکەکانی لەبەرکردنی قورئان و پیرۆز هەیە دەڵێن ئەو بنکانە تەنها و تەنها خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزن. بەخێر بێن ئاستانی بەڕێز. ئیتر ملاحەزەکەش لە جێگای خۆیەتی بەڕاستی، بەڵام ئێمە بە فەزلی خوای گەورە لە دەستگای نووری حکمە بەنسبەت مامۆستایان و بەنسبەت ئەندامەکان ئەو ئەکادیمیامان هەیە کە هەموو ئەو علومە شەرعیانی کە پێویستە وەکو موسڵمانێک و بە تایبەتی ئەوانەی کە لە ناو کار و لە ناو مەراکزی تەحفیظن پێویستە فێری بن بە فەزلی خوای گەورە لەو ئەکادیمیایە الحەمدوللا دەیخوێنن. و هەروەها بەنسبەت قوتابیانیش لە هەموو قۆناغەکان بە تایبەتی لە قۆناغەکانی ئەوەی کەوا باڵێ لە سەروی سێ و چار و ئەوانە الحەمدوللا زۆربەی علومە شەرعیەکان
بە شێوازی خوول لەخوای بە زیادبی فێری دەبن و دەیخوێنن. ئەوەش وەکو قەولی جندوب خوای لێ ڕازی بی کە معلومە دەیفەرموو تعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن ثم تعلمنا القرآن فازددنا به إيمانا. ئیتر هەروایە الحمد لله فێربوونی ئیمان بەخێر بێ مامۆستای بەڕێز، فێربوونی ئیمان بەو شێوەی کەوا لە علومە شەرعیەکان هاتیە کە هەمویان هەڵێنجراوی قورئان و سنەتن. ئینجا لەگەڵ ئەوەش کاتێکەوە فێر دەبی بەو شێوەیە قورئان بخوێندێتەوە کەوا لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بە سەنەدی متصل هاتیە. ئینجا لەبەرکردنی بەڕاستی ئەو علومە شەرعیانە لەگەڵ حفظی قورئانی پیرۆز دەبیتە نور على نور. ڕەجامان وایە خوای گەورە لە هەم لای قبول بکە یا ڕەبی. دا لێرەدا بە چاچی دەزانم وەکو تەذکرە و بەبیرهێنانەوەیە کە بەڕاستی دینی ئێمە هەمووی تەذکرەیە و خوای گەورە دەفەرمێ وذەکر فإن الذکرى تنفع المؤمنین. ڕەجاشم وایە هەممان لەو ئیماندارانە بین کەوا نەفع و سوود لە تەذکرە وەردەگرن. بەڕێزان دیارە فێربوونی علومی شەرعی مەکانەتێکی تایبەتی هەیە پێش هەموو شتێک. خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی فاعلم بصيغة وجوب فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. كاتب بصيغة وجوب خواهي قد فرمي فير ببه بزانة رأسي همو علوم كانش توحيدة فاعلم أنه لا إله إلا الله أو ذا عملي شبدو أدابه واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات. وهروها أو تاكشتيه كلناو هموش تكاني دنيا خوای گەورە فەرمای بە پێغەمبەر کردی صلی الله عليه وسلم کەوا داوای زیادە بکە وقل ربي زدني علما. لۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم فعلا ئەو دوعای زۆر دەکرد اللهم إني أسألك علما نافعا وأعوذ بك من علم لا ينفع. وهروها هەر بە فەضل و مەکانەتی علمە بەڕاستی ئەو کەسانە دەبنە شاهێدێک و شاهێدیان بێئەتیبار وەردەگیرێ لای رب العالمین لەسەر گەورەترین قەزیە كقضية توحيد خواهي قولي سبحانه وتعالى وكذا فرمي شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. كواتا لدواي شاهدي رب العالمين لدواي شاهدي ملائكة شاهدي أولو العلم معتبر لا خواهي قولي سبحانه وتعالى. وهر لبو مسألة ورقرتني علمه بيغمبري يكيق لأولو العزم كوا كليم الرحمن موسى عليه الصلاة والسلام بهمته برزة ودفرمي لا أبرح حتى أبلغ مجمع البحرين أو أمضي حقبا. چەندین ساڵ بڕۆم دەڕۆم هەتا دەگەمە ئەو جێگای کەوا ئەو عیلمەی لێ وەردەگرم کە خوای گەورە پێی فەرموو بوو کەسێکەیە لە تو عالمتر. بەڵام پێویستە ئەوشمان لەبیر بی مامۆستایانی بەڕێز برایانم خوشکانم لە هەموو بابەتێک هەروەکو لە هەموو کتوبێکی شەرعیش ئەسڵ وە ئەو شتەی کە دەیکەی کە وەکو عیبادەتە بە ئیخلاسەوە بیکەی و سەری هەموویتی بەڕاستی سەری هەموویتی بەبێ ئیخلاس وەڵڵاهی نەیکەی باشترە. لێیە بە تایبەتیش مەسئلەی وەرگرتنی عیلم وەکو لە چەندین ئەحادیث پێغەمبەر هاتی صلی الله عليه وسلم لەوانە وەکو دەفەرمی من تعلم علما يبتغى أي يبتغى به وجه الله. طبعا حديثك صحيحة أبو داود إمام أحمد رواياتي عن كردية أبو هريرة دجرت خوالي رازبي في غمس خاصم دفري من تعلم علما يبتغى هركس علمك فير بلو علمان بك ويبتغى به وجه الله. أصل أو علم لبيناوي رزامندي خواي قورة فيري ببي بلام أولو سي فيري دبي ما تعلمه إلا ليطلب به عرضا من الدنيا. لبو هند فيري دبي ولبو يكواشتيشي الدنيا بدز بيني يعني وبم بس تخوا فيري نابي لبو هند عرضك يا خود شتيشي كمي دنيا بي بدز بينيتن دفرمي لم يجد عرف الجنة يوم القيامة. روج قيامتي بوني بهشتجناك خوابنا ماد نكناس تبهشت لم يجد عرف الجنة يوم القيامة. لحديث يش كذا فرمي من تعلم العلم ليجاري به العلماء أو ليماري به السفهاء أو يصرف به وجوه الناس إليه أدخله الله النار.
خوا پەنامەندە کەسێک فێرە عیلم بوو بەڵام لە بۆ چ فێر بوو لە بۆەوەی کەوا خۆی بینتە ڕێزی عولەما وەکو بڵێ لەگەڵ ئەوان بە حساب بەڕێوە بڕوا مسابقەی لەگەڵ ئەوان بکە لە بۆ ئەوەی کەوا لیوماریە بیهی السوفەها لە بۆ کەسانێکی بێعیلم مجادلەیان لەگەڵ بکە و شەک و گومان و شوبهاتیان لێ دروست بکە یان لە بۆ هەندێک بیکەوە خەڵکی سەرنجی خەڵکی لۆ لای خۆی ڕابچێشمێ ها فلانە کەس ئەو عیلمەی فێر بووە ها چەند زانایە ئەدخەلەه الله النار خوا پەنامەندە خوای گەورە دەیباتە ناو جەهەنەم ئەگەر نا بەڕاستی فێربوونی عیلم فەضلێکی زۆر گەورەی هەیە وەکو کەمێک ئاماژەمان پێ کرد و هەروەها ئەو عیلمەی کە فێری دەبین ئەگەر بێت و کە دەڵێن مەبەستمان خوابی سوبحانەه وتەعالە ئەسڵ لەو نیەتە ئەوەیەکەوە ئەو عیلمەی کە فێر دەبی زیاتر خوای پێ بناسی سوبحانەه وتەعالە لەبەرەوەی هەرچەندی بیناسی هەندەت خۆش دەوێت سوبحانەه وتەعالە ئەوەی خوای گەورەی خۆش ناوێ نەیناسیە لێیە ئەسڵ لە فێربوونی عیلم لە بۆی خوای پێ بناسی سوبحانەه وتەعالە کە ناسید زیاترت خۆش دەوێت کە ناسید ئەوجا بە فعلی تەوەکولی لەسەر دەکەی کە ناسید ئەوجا لێی دەترسەی إلى آخره لە عیباداتی قەلبی کە فێری علومی شەرعی بووی لە بۆی کەوا عەمەلی پێ بکەی جا ئەو عەمەلە ئەعمالی باتینی بۆکو ئاماژان پێ داخود ئەعمالی ظاهری بەو نیەتەی فێری بی ئەوجا لە حەقی تو دەبتە عیلمێکی نافع دەبیتە عیلمێکی نافع بەڕاستی وەکو عولەمایان زۆر جوان دەڵێن العلم يهتف بالعمل فإن أجابه حل وإلا ارتحل براستي علم هاوار دكا وبانجي عمل دكا أجر عمل ولامي دايوة حل إنزا جيجير دبي لو كسا وإلا ارتحل أجرنا دروا أو علمه ببركته هشي بي براستي ببركته دبي تحجل سري نابت حجل بوي روج قيامت يتربرزان پێم خۆشە ئاماژە بشتێش کەش بکەم یەک لە فتنەکانی ئەو سەردەمێک کە تێیدا دەژین مەسئلەی خلاف و مەسئلەی تەفرەقەیە ئیاکە بەو نیەتەی علمی بخینی کەوا سبێ ڕۆژ بچی مناقشە لەگەڵ فڵانە کەسی بکە و بچێ ناو مەسائیلی تەفرەقە و بچ بەڕاستی خەتەرە زۆر ئەسڵ لەو ئومەتە کە ئومەتی تەوحیدە تەوحیدی کەلیمەیە ئەسڵ لەو ئومەتە کە ئومەتی تەوحیدە تەوحیدی کەلیمەیە لۆیە پێویستە هەموو وەسائل و هۆکارێ بگرینە بەر کە ببێ هێوێنی تەوحیدی کەلیمەی مسلمانان قوربەسەری ئەو کەسەی کەوا صیفەتی مشرکینی لێیە ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا بەڕاستی ئەسڵ لە تەفرەقە ئەوە سیمای ئەهلی شیرکە لێیە بە هیچ شێوەیەک هەوڵ نەدەی خوا نەخواستە صیفەتەکت لێ پێدەچێت کەوا صیفەتی ئەهلی شیرکە خوا پەناماندا ئیتر خوای گەورە لە هەموو لای قبول بکات دووبارە پیرۆزبایی لە برایان خوشکارم دەکەن کە ئەو دوو قۆناغیان بڕی بە هیوای ئەوەی لە قۆناغی سێمیش بەردەوام بن بە ئیزنی خوای گەورە و دیارە عیلمیش وەکو دەگوترێ من المهد إلى اللحد وەکو ئیمامی ئەحمەدیش دەفەرمی مع المحبرة إلى المقبرة حتا دەسێنا و گۆڕ ئەوە ئیشمانە بە ئیزنی خوای گەورە خوای گەورە هەموو لای قبول کە خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە یا ربی خوا کولە خزمەتی قورئان کۆت کردین و یا ربی خوا لە فیردەوس الأعلا لە خزمەت رسول الله کۆمان بکەیەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين خوای گەورە پاداشتی کاک دکتۆر عەبدوڵڵا بداتەوە داوا لە بەڕێز مامۆستا یونس ئۆمەر سەرپەرشتیاری ئەکادیمیای نووری حیکمە لە کارگێڕی برایان دەکەین بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتێک لە هەمان کاتدا بینەری پێشاندانی چاڵاکی و داتا و زانیاریەکانی تایبەت بە ئەکادیمیا دەبین لەسەر شاشەکان. سلام عليكم بما صبرتم فنعم عقب الدار. خوای میهرەبان و بەبەزەی لێت دەپاڕینەوە لەم کاتە هەر کەسێک لێرە دانیشتۆ یاخود دواتر گوێمان لێ دەگرێتن و گوێی لێ دەبێتن بێبەشینەکەی لەم سڵاوەی فریشتە بەڕێزەکان اللهم آمين. الحمد لله الذي بنعمته تتم الصالحات. حمد و سپاس و ستایش بۆ خوای میهرەبان کەوا تەوفیقی داین بگەینە ئەم ڕۆژە ئاهەنگی کۆتایی ئەکادیمیای نووری حیکمە ئەنجام بدەین وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب.
بەڕێز سەرۆکی دەستگا و ئەندامانی ئەنجومەنی باڵا و مامۆستایانی قەدرگران و ئامادەبووان و میوانان و بەشداربوانی هەردوو قۆناغی یەکەم و دووەمی ئەکادیمیای نووری حکمە پێتان ئەڵێن یاخوا بە خێربێن سەرسەر و سەرچاوانمان ئاهەنگەکەتان ڕازاوەتر کردووە خوای گەورە پاداشتی بە خێرتان بداتەوە. بەڕێزان بە پێویستی دەزانی بە ناوی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری دەستگا و ستافی سەرپەرشتیکردنی ئەکادیمیای نووری حکمە لە هەردوو کارجێڕی برایان و خوشکان زۆر سوپاسی ئەو مامۆستا بەڕێزانە بکەین کە بە ئەم ساڵی ئەکادیمیا لەگەڵمان ماندوو بوونە دەستی ماندووبوونیان دەکوشین و پێیان ئەڵێن خوای گەورە پاداشتی ماندووبوونتان بە باشترین شێوە بداتەوە. هەلێرەشەوە سوپاسی هەموو بەڕێوەبەراتی و بەشەکانی نووسینگەی دەستگا دەکەین کە هاوکاری بەردەواممان بوونە بۆ بە بەردەوامبوونی ئەم ئەکادیمیایە و بەردەوامی ئەندام و مامۆستایانی بەڕێزی بەشدار بوو لە هەردوو قۆناغی ئەکادیمیاکە بەرز دەنرخێنین. خوای گەورە زانست و تەقواتان زیاد بکاتن و بەردەوامی بە هەموو لایەک ببەخشێت. هەروەها سوپاسێکی تایبەتیشمان هەیە بۆ ئەو خێرخوازانەی کە کاڵپشتی ئەکادیمیایان کردووە چ مادی بێتن یا خود معنەوی پێیان ئەڵێن خوای گەورە پاداشتی چاکەکاران بەزایە نادا ئین الله لا یضیع ئەجر المحسنین خوای گەورە بە ئەضعافا مضاعفە پاداشتی بە خێرتان بداتەوە. بەڕێزان ئاشکرایە کە دەستگای نووری حکمە لەسەر دوو پایە سەرەکی کار ئەکات ئەوانیش پەروەردە و ڕۆشنبیرین کە وەکو دوو تەوەری سەرەکی دەستگا پێگەهێنن. سواز بۆ خوای گەورە پاش ئەوەی لە ساڵ یەکەمی ئەکادیمیا ئەنجامێکی باشی بەدەستێنا 120 براو خوشک قۆناغی یەکەمی ئەکادیمیایان بەسەرکەوتووی بڕین و چوونە قۆناغی دووەم. بۆ ئەم ساڵیش کە مەبەستمان ساڵی 2024 خولەکەی تێدا بەڕێوە چووە هەردوو قۆناغ لە برایان و خوشکان کاراکران سوپاس بۆ خوای میهرەبان. بەڕێزان ئەکادیمیا لە 4 بڕگەی سەرەکی پێکاتە بوو. بڕگەی یەکەم بڕگەی خوێندنی وانە شەرعیەکان، بڕگەی دووەم بڕگەی کتێب خوێندنەوە، بڕگەی سێم گوێگرتن لە زنجیرەوانەکان، بڕگەی چوارەم بڕگەی خول. ئەو بڕگە و بابەتانەی لە ماوەی ئەم ساڵی ئەکادیمیا کە بۆ هەردوو قۆناغ بەڕێوە چوون بەم شێوازەی خوارەوە بوون. لە بڕگەی خوێندنی وانەکان بۆ قۆناغی دووەم وانەی منهاج و طالبین کە لەلایەن دکتۆر ئەیوب بەرزنجی گوترایەوە، وانەی ئەلمەنظومە ئەلبەیقونیە لەلایەن مامۆستا غەریب عەزیز و مامۆستا هاجرە حەمید گوترانەوە. دیارەوەش بە جیاوازن خوشکان و برایان بە جیاواز وانەکان گوترا، بەڵام دوی قسەکان زۆر درێژ نەبتەوە نایب خوشکان و برایانم لە قسەکانم لاداوە. وانەی مەتن الئاجرومیە لەلایەن مامۆستا مظەفەرەدین حوسمان و مامۆستا فاتیمە ڕەمەضان گوترانەوە. وانەی چوارەم و کۆتایی لە خوێندنی وانە شەرعیەکان وانەی ئوسوڵ الفقه لەلایەن دکتۆر لوقمان ئەلجامعی و مامۆستا خەولە ئەدهەم گوترانەوە. لە بڕگەی گوێگرتن لە زنجیرەوانەکان زنجیرەوانەی یەکەم دەورەت مەقاصد الشەریعە بە زمانی عەرەبی بوو لە پێشکەشکردنی شێخ محەممەد صالح منەجید بوو. لە بەرامبەردا زنجیرەوانەیەکی کوردیشمان هەبوو بە ناوی فیقەکانی شەریعەت کە لە پێشکەشکردنی پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد صالح بوو. زنجیرەوانەی دووەممان مع القورئان بوو کە بە زمانی عەرەبی بوو لە پێشکەشکردنی دکتۆر سەلمان ئەلعودە بوو. زنجیرەوانەی سێم و کۆتایی لەم بڕگەیە بە ناوی سیرەت الحەبیب بوو بە زمانی عەرەبی لە پێشکەشکردنی شێخ سەعید کەمەلی بوو. لە بەرامبەردا زنجیرەوانەیەکی کوردیشمان هەبوو بە ناوی پوختەی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێشکەشکردنی مامۆستا عەلی باپیر. کۆی گشتی زنجیرەوانەکان ئەو بەشداربوانەیەکەوە لە قۆناغی دووەمی ئەکادیمیای بەشداریان کردبوو ئەوەی گوێی لە زنجیرە عەرەبیەکە ڕاگرت بێتن 116 زنجیرەوانە بوو، ئەوەی گوێی لە کوردیەکەی ڕاگرت بوو 90 زنجیرەوانە بوو. بڕگەی سێم بڕگەی خولەکان دیارە لە قۆناغی دوم سێ خولمان هەبوو. خولی یەکەمینیان خولی بنەماکانی بانگەواز کە لەلایەن زۆر بەڕێز دکتۆر شێرزاد و مامۆستا بەدرێ ئیسماعیل گوترانەوە. خولی بنەماکانی کارجێڕی لەلایەن مامۆستا محەممەد حەسەن و مامۆستا شیلان یونس و مامۆستا نازدار تاهیر گوترانەوە. خولی بەرنامەی مایکرۆسۆفت وۆرد کە خولی سێم بوو تایبەت بە خوشکان لەلایەن مامۆستا هاژە خەتاب گوترایەوە 22 کاتژمێری خایەت. ئەم خولەیە لۆبرایان ساڵی پار کرایەوە کە لەلایەن مامۆستا توانە بەڕێوە چوو لۆی ئەم سارەکە برایان لەو قۆناغی دوم ئەو خولیان بۆ نەکراوە. بڕگەی چوارەم و کۆتایی لە قۆناغی دووەمی ئەکادیمیای نووری حکمە بڕگەی خوێندنەوەی کتێب
لەم بڕگەیەش 6 کتێبمان هەبوو. کتێبی یەکەم پێغەمبەری مامۆستا صلی الله عليه وسلم شێوازەکانی لە فێرکردن وزائدا إخلاص برایەتی وهذه الرسالات القرآن فمن يتلقاها ئەدەبی جیاوازی ڕاوبۆچون لە ئیسلامدا خەلیفەکانی ڕاشدین لە نێوان جێنشین و شەهیدبووندا. کتێبی شەشەم و کۆتایی ئەکادیمیا بە ناوی هەژمونی ڕۆشنبیری زاڵ تایبەت بە برایان و بوونەوە بە خانم تایبەت بە خوشکان. شانی باسە کۆی گشتی ژمارەی لاپەڕەکانی ئەم 6 کتێبە زیاتر لە 1300 لاپەڕە بوو. قۆناغی یەکەمی ئەکادیمیای نوری حکمە بە هەمان شێواز ئەو 4 تەوەرەی لە خۆ گرتبوو. لە تەوەرەی یەکەم یاخود برێن بڕگەی یەکەم خوێندنی وانە شەرعیەکان وانەی العقیدە الطحاویە کە لەلایەن ئەندازیار سەفین عومەر گوترایەوە، وانەی مەتن الأربعین النەوەویە لەلایەن دکتۆر پشتیوان سابر گوترایەوە، وانەی مەتن ئەبی شوجاع کە لەلایەن دکتۆر هێمن طاهیر ساڵی پار لە ئەکادیمیای نوری حکمە تەنزیل کرابوو بۆ ئەم ساڵ بە شێوەی ئۆنلاین بۆ برایان دادەندرا و گوێیان لە وانەکان دەگرت. بڕگەی گوێگرتن لە زنجیرەوانەکان بە هەمان شێواز 3 زنجیرەوانەمان هەبوو. یەکەمین زنجیرەوانە لە بۆ قۆناغی یەکەم زنجیرەوانەی تەزکیەت و نەفس کە لە پێشکەشکردنی دکتۆر عەبدوڵڵا حەداد بوو 44 وانەی لە خۆ گرتبوو. زنجیرەوانەی دووەم تەکفیر لە نێوان بنەما شەرعیەکان و بیری هەڵگرانیدا کە لە پێشکەشکردنی دکتۆر خالید محەممەد صالح بوو 20 وانەی لە خۆ گرتبوو. زنجیرەوانەی دەورە طرق زنجیرەوانەی سێم و کۆتایی دورة الطرق وأساليب الإبداعية في تدريس القرآن الكريم لبيشكشكردني الدكتور يحيى غوثاني بو ك28 وانەی لە خۆ گرتبوو. بڕگەی سێم بڕگەی خولەکان دیارە لە قۆناغ یەکەمی ئەکادیمیا 2 خولمان هەبوو. خولی مامۆستای کارامە کە 21 کاتژمێر بوو، هەرجارەی بە میوانداری مامۆستای عشق و یانخود دکتۆرێکی بەڕێز بابەتێک پێشکەش دەکرا. بابەتەکانیش بەم شێوازە بوون. بابەتی هەفتەی یەکەم بە ناوی فەن و تەدریس الفعال لە پێشکەشکردنی دکتۆر لوقمان بەهائەدین بوو. بابەتی هەفتەی دووەممان بە ناوی فەن الإلقاء والخطابە لەلایەن دکتۆر هەژار خضر مەلا بوو کە بە شێوەی تیۆری پێشکەشکرا. هەفتەی سێیەم هەمان بابەت لەلایەن بەشداربووان و بابەتێکیان پێشکەش دەکرد و بوو بە هەفتەیەکی پراکتیکچی. هەفتەی چوارەم بابەتی ڕێگاکانی وانەگوتنەوە کە لەلایەن مامۆستا سولێمان سەلیم پێشکەشکرا. هەفتەی پێنجەم فن التعامل مع المراهقين لەلایەن مامۆستا هیوە ئەحمەد خضر پێشکەشکرا. هەفتەی شەشەم بابەتی أفكار ووسائل لإدارة الحلقات وتفعيل طلابها للحفظ لەلایەن دکتۆر پشتیوان سابر پێشکەشکرا. بابەتی هەفتەم و کۆتایی بناوي الرسول المعلم صلى الله عليه وسلم وأساليبه في التعليم لەلایەن مامۆستا یونس ئۆمەر پێشکەشکرا. خولی دوام کە خولی فێربوونی زمانی عەرەبیمان هەبوو کە لەلایەن دکتۆر خالید حەیدەرەوە تایبەت بە برایان گۆتراوە ماوەی 30 کاتژمێری خایەن. بڕگەی چوارەم و کۆتایی کە بڕگەی خوێندنەوەی کتێب بوو. لەم قۆناغەش 5 کتێبیان لە بۆ دانرا بوو. هەرێک لە کتێبەکانی پەیوەناسکەکانی قورئان تێگەشتنی ڕەوان بۆ پوختەی کتێبی التبيان في آداب حملة القرآن لإمام النووي، كتابي ڕێگای صالح بوون و بەرەو خواتچوون، کتێبی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پندوانە، کتێبی پێنجەم و کۆتایی کتێبی چۆن بانگەوازی بێباوەڕێک بوزیەک هیندۆسیەک خاوەن پەرتووکێک دەکەیت بۆ ئیسلام. ئەم 5 کتێبەش تایبەت بوون بە قۆناغی یەکەمی ئەکادیمیای نوری حکمە. سەرەڕای ئەوەش الحەمدولله زۆربەی وانەکانی ئەکادیمیا هەمووی تۆمار کراون بە کوالێتی زۆر بەرز لە چەناڵ یوتیوبی دەستگا بەردەستن بۆ شەیدایانی زانست. هەر کەسێکەوە حەزی لێبوو پێویستی بوو دەتوانێت بگەڕێتەوە سەر ئەم چەناڵ یوتیوبە لەوێندەر بە کوالێتی زۆر بەرز بەردەستە الحەمدولله. سەرەڕای ئەوەی کەوە لەم ئاهەنگە بڕوانامەی دەرچوون دەبەخشێ بەو برا خوشکە بە ڕێزانەی کەوە نمرەی پێویستیان بەدەستێناوە. ئەم بڕوانامانەش پێشترێ پێیان دراوە، لەوانە بڕوانامەی مامۆستای کارەمە ئەمڕۆ دەدرێت ئینشاءالله، و بڕوانامەی فێربوونی کۆمپیوتەر، بڕوانامەی فێربوونی زمانی عەرەبی، بڕوانامەی بنەماکانی بانگەواز، بڕوانامەی بنەماکانی کارگێڕی، ئەوانەیان هەمووی لە ماوەی ئەم خولەی
ئەکادیمیای نوری حکمە وەرگرتووە سوپاس بۆ خۆی میهرەبان و زائیدەن سێ سەنەدی کتێبەکانیشمان هەیە کتێبی یەکەم المەنظومە البەیقونیە ئەو الحەمدولله مامۆستایان ئەو سەنەدەیان وەرگرتووە ئەو دوێی دادێ ئەویان ئەوە ئینشاءڵڵە دوای ئاهەنگەکە لە ڕۆژێکی تایبەت پێیان ئەدەین سەنەدی الأربعون النووية العقيدة الطحاوية کۆتا خاڵ مامۆستایانی بەشدار بوو خۆشەویستان لە خزمەتتان باسی بکەم شێواز و ئالیەتی نمرەکان چۆن بووە لە بۆ ئەکادیمیای نوری حکمە دیارە باسمان کردکەوە ئەمە چوار بڕگەمان هەبوو هەر بڕگەی 100 نمرەی لەسەر بووە شێوازی دانانی نمرەکان چۆن بووە لە نمرەی خوێندنی وانە شەرعیەکان بە کۆی ئەو چوار دەرسێکەوە هەمان بووە 73 وانە بووە منهاج الطالبين 36 وانە بوو المنظومة البيقونية 12 وانە بوو أصول الفقه 13 وانە بوو ئەوی دیکەش هەر بە هەمان شێواز 12 وانە بوو کۆی گشتی دەکە 73 وانە 73 نمرەی لەسەر بوو وەزائیدە لەوە قۆناغەی بە پێویستدان درابوو لەسەر برایان کەوا دەبێت تەفسیری جزووی ئەذاریات و قەد سەمیع الله بخوێننەوە کە ئەوەشیان نمرەی لەسەر بوو حیفظی ئەو دوو جزئەش هەر نمرەی لەسەر بوو وەزائیدەن ئەو برایانەی کەوا بەشدار دەبێت بەشدار بن لە وەرگرتنی ئیجازەی قیراءە ئەگەر هاتو بەس بەشداری کردا بە یا خود قوتابی بە ئەمە نمرەکەمان بە تەواوی لە بۆ حساب کردبوو هەمووی کۆکەیەوە 100 نمرەی لێ دەردەچیتن ئەوە سەبارەت بە خوێندنی وانە شەرعیەکان سەبارەت بە بڕگەی گوێگرتن باسم کرد ئەوەی گوێ لە عەرەبیەکەی ڕاگرتبی 116 وانە بوو ئەو 116 وانەیە دابەشی 1.16 کراوە نمرەکە هاتووە سەر سەتی ئەوەی گوێ لە کوردیەکەی ڕاگرتبی ئەوە 90 وانە بوو جاران کرا ئەویان جاران 1.12 کرایە 100 نمرەکەی لە بۆ دەرچووە سەبارەت بە خوێندنەوەی کتێبەکانیش وتم زیاتر لە 1368 لاپەڕە بوو لە برایان دابەشی 13.68 کراوە یعنی هەر 13 لاپەڕێک ئەوە نمرەیەکی لەسەر بووە لۆیە نمرەکانیش هەمووی بە ئێکسڵ و بە داتا بە تۆماتیکی تۆمار کراون هەر برایەک چۆن گۆگل فۆرمەکەی پڕ کردوێتەوە لەسەر ئەو گۆگل فۆرمەیە نەتیزەکەمان داناوە کۆتاشت کەوا باسی بکەم خولەکانە خولەکانیش قۆناغی یەک 50 ساعتمان هەبوو ئەو 50 ساعتەیە هەر ساعتی دوو نمرەی لەسەر بە کۆی گشتی دەکا 100 خوشکان قۆناغی 34 ساعتیان هەبووە ئەو 34 ساعتش دیسانەکە بەو بە ئالیەتێک دابش کراوە و جاران کراوەتە سەر سەتی بەو شێوازە نمرەکان دابش کراوە لۆی ئەو مامۆستایەکەوە ئەگەر هاتو نمرەی پێویستی بەدەست نەهێنابێتن کە پێشتر ڕامانگەیاندبوو 170 ڕێژەی دەرچوونە بەڵام برایانی سەرپەرشتیاری ئەکادیمیای نوری حکمە وایان پێ باش بوو ئەو ڕێژەیە کەم کەینەوە هینامانە سەر 160 ئەو برای ئەگەر ئەو ڕۆکە ناوی لە کورسیەکان نەدرا یان لە ناوی لەگەر ئەو ناوەنەدا نەبووکەوە دوێنێ شەوێ ڕامانگەیان ئەوە دیارە ڕێژەکەی نەگەشتوتە 160 بۆیە تێدانە داوای لێبوردنیەکەین خوای گەورە پاداشتی بە خێری بداتەوە لە کۆتایی دووبارە و سێبارە بێتان ئەڵێن یاخۆ بەخێر بێن و سەرسەر و سەرچاوانمان وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين خوای گەورە پاداشتی زۆر بەڕێز مامۆستا یونس ئۆمەر بداتەوە بەڕێزم بینی خۆمانوی کاک ئەحمەد سەڵتی زۆر خۆشە بابانکەین سرودێکمان پێکەوە گوێ لێبی کاک ئەحمەد وەرە برا چاوەڕێتن لەخۆ دەشاری چاکە مەڵام بەڕێزە ماشڵە دەنج خۆشی زۆر خۆشە بەس ئەوە دیارە ئەمن توش دەکاتن بێکەوە دێڵێ بێکە بڵێن چی بڵێ تەمام چ بڕین یانە بیبرین یانەبی یاڵ هەماڵومینم تۆی چێرای ژینم یانەبی بافیدای تۆ بێگیانی شیرینم یانەبی یا نبی الله تۆ کە لە گیانم خۆشەویستەری یانەبی یا
یادی هاتنت ناکەم فرامۆش یا نەبی یا نبی الله الله یا الله دڵخاڵی لا تۆ وەک بیابانە یا نەبی تۆ ڕەنگی بەفر و دەنگی بارانی یا نەبی یا نەبی الله الله یا الله ماڵومینم تۆی چێرای ژینم یا نەبی بەفیدای تۆ بێ گیانی شیرینم یا نەبی یا نەبی. بەیەکەوە گوێبیستی وتە بە نرخەکانی کەسایەتی دیار بانخوازی دیار بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوهاب دەبین با بەڕێزیان بفەرمێت. فەرموو کاکتۆری بەڕێز. بەناوی خدای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان نوری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام علیکم ورحمة الله وبركاته. پێشەکی دەستخۆشیێکی گەرم و دوعایەکی خێری زۆر بۆ هەموو برایانم خوشکانم لە نوری حکمە دەکەم کە بەڕاستی ئەم ئەکادمیا جوان و پڕێک و پێکەیان پێشکەش کرد. یا ڕەبی خوای گەورە لەیان قبول کەی لە هەمووان یا ڕەب العالەمین. خوایە ئەو برا خوشکانە بکەیتە چرا بۆ ئەو نورە بیکەیتە چرا لە بۆ ئەو خەڵکە سەر لێشەواوە یا ڕەب العالەمین. ئازیزانی من ئەمن هەر لە دەقەیەک لە 12 دقەیەک لە خزمەتتاندا دەبم حەزم لێ شتێک باسکەم ئەویش ئەوەیە ئەو هەموو حەوڵ و هیمەتەی کە ئەو دەستگای نوری حکمە و برایان و خوشکان دەیکەن و هەر شێواز و هەر ڕێکخراوێکی تر دەیکەن بەڕاستی هەدەفەکەی ئەوەیە ئیقامەی دینە کە ئێمە بتوانین ئیقامەی دینی خوا لە کوردستان بکەین. ئەوە زۆر مهمە عەزیزانم. ئیقامەی دینیش بە داوە دەکرێت بەو هیمەتەی خوشک و برایەنم دەکرێت لە سەنتەری حکمە و لە هەموو سەنتەرەکانی کە خۆشەویستانم بەڕاستی ئەگەر ئێمە ئەو ئامادەکاریە ئەو هەوڵ و کۆشیشە ئەو ماندی بوونە بۆ ئەوە نەبی گڕ و تینێک بخەینە ناو دڵی ئەو برا خوشکانەمان کە داوە بکەن کە لە مەو دوا ڕۆژ لەسەر شەودانێن بۆی بەڕاستی زیاتر و زیاتر غەمی ئەو دینە بخۆن و ئەم خەڵکە سەر لێشێوا و کراوە نەجات بدەن. ئازیزانی من واللهی خەڵک ئینتزاری هیمەتی خوشک و برایانمانە. واللهی خەڵک چاوەڕوانی ئێوە دەکەن کە دەستیان بگرن لەبەرەوەی لە غەیری ئێوە خوا ئاگای لێیە خەڵکانێک ئیلا ڕێی شەیتان و شەیتان سیفەت و ڕێی ئاگریان پیشان دەدەن. دەیکەواتە ئێوە ئەبێ ئەو مەسئولیەتە هەرگرن و خۆتان لەسەر ئاستی ئەو مەسئولیەتە حسێب بکەن کە دەبی بەڕاستی ئەم خەڵکە نەجات بدەن. دوو نمونەتان لۆ دەیمەوە بۆی بزانن هیمەتی یەک کەس زۆرە. قەت نەڵێ باشە بە دەستگایەک چ دەکرێت زۆر دەکرێت. هەر ئەو دەستگایە نییە کە چەندەها فەرعی هەیە لەو کوردستانە. هەر ئەو دەستگایە نییە کە 12,000 قوتابی هەیە. ئەی ئەمە بەرهەم نییە؟ ئەی ئەوە هیمەت نییە؟ ئەی ئەومە بەرەکەتی خوای گەورە نییە؟ ئێمە ئەتوو بتوانی 12,000 داعی دروستکەی بۆ ئەو کوردستانە. دەزانی چ نور و بەرەکەتێک دەبێ؟ دەزانی چ ڕەحمەتێک بەسەر ئەم خەڵکەدا دەبارێ؟ ئەگەر هەر 12,000 کەس یەکی 5 کەس بگەڕێنەوە بۆ ئیسلام دەزانی چه حسابێک و کتابێک دەکا کەواتێ بەڕاستی هیچ شتێک بەکەم مەزانن. یەک نمونەتان بۆ دوو نمونەی ئەگەر فرسەت بوو هەردووکی تەواو دەکەم ئەگەر نا ئەو نمونەی بە جوانی باز دەکەم. خۆشەویستانم کەنیسەی عالەمی بڕیاریدا کە ساڵی 2000 هەموو ئەفریقیا بکەن بە مەسیحی. کەنیسەی عالەمی بڕیاریدا کە ساڵی 2000 هەموو ئەفریقیا بکەن بە مەسیحی. بۆ ئەو پرۆژەیە چیان ئامادە کرد؟ یەکەمین 1 ملیۆن مبەشر 1 ملیۆن مبەشریان ئامادە کرد. 450 ئیزاعای رادیۆ و تەلەڤیزۆن بوجەکەشی 300 ملیار دۆلار بوو.
بوجەکەشی 300 ملیار دلار کە دەکاتن بوجەی چەند دەوڵەتێک هەمیان خڕ کردەوە بەس ساحبی مایکرۆسۆفت بەخۆی 6 ملیار دلاری بەخشی ئەو پرۆژەی دەوڵەمەندێکی هۆڵندی بەتەنێ کە بزنسناس بوو 114 ملیۆن دلاری بەخشی ئەو پرۆژەی سبحان الله بەڕاستی پرۆژەیەکی گەورە و ئیمکانیەتێکی زۆر و بوجەیەکی زۆری بۆ تەرخان کرا بەڵام یەک کەس یەک مسلمان بە هیمەتی بەرزی خۆی لەگە براو خوشکانی خۆی توانی ئەم پرۆژەیە پووسڵ کاتەوە ئەوش عەبدوڕەحمان سمید بوو دکتۆر عەبدوڕەحمان سمید بە هیمەتی خۆی بە 25 ساڵ زۆر بە دزی زۆر بە وریایی زۆر بێ دەنگ و شەپۆڵ و هەرا ئەو ئیشەی تەواو کرد پاش ئەوەی ماندی بوو پاشی 25 ساڵ کە توانی ئەو پرۆژە گەورەی مەسیحیان هەروەشێنتەوە ئینجا هاتە قەناتی جەزیرە و خۆی ئیعلان کرد من چیم کردووە بەڕاستی ئەمە سەیرە یعنی پیاوێک بەڵام هیمەت پیاوێک بەڵام مرد پیاوێک بەڵام ساحب قەزیە سوانی گەورەترین پرۆژە کە زەرەر لە کەنیسەی عالەمی بدا کە ئەویش بەو شێوەی بوو کە 11 ملیۆن نیوی 11 ملیۆن و 500 هزار کەس بەس لەسەر دەستی و ئەو مەجموعەی کە لەگەر بوون ئیمانیان هێنا و چەندەها پرۆژەی گەورە گەورە تریشی ئەنجامدا ئازیزانم کەواتە ئەو ئیشەی ئێمە ئەو تعبیەی ئێمە ئەو ئامادەکردنی ئێمە دەبی بەو شێوەیە بێ بۆی بێ بەڕاستی بتوانین ئێمەش جێی پەنجەی خۆمان لە دڵی خەڵکیدا بنین ئێمەش بتوانین ئیقامەی دینی خوا لەسەر ئەو زەویە بکەین و ئەم خەڵکە دووبارە ئاشنا ببێتەوە بە نووری خوا بە نووری محەممەد المستەفا صلى الله عليه وسلم نمونەیەشی ترتان بۆ بێنم کابرایەکەیە ناوی محەممەد حەمەد ئال-نوهەیانە محەممەد حومەیدان ئال-نوهەیانە ئەو پیاوە لە بنەماڵەی دەوڵەتی ئەمیرەکانی دەوڵەتی قەتەرە ئەو پیاوە جێبیست ببوو کەوە ئەلبانیا تاوان ئەلبانیا ئەنوەر خۆجە ساڵی 1946 حکمی بەدەستهێنا هەتا ساڵی 1986 حکمی کرد 40 ساڵ بەڵام 40 سال چ کارە ساتێکی دروست کرد ئەو پیاوە 25 هەتا 30 هزار کەسی کوشت 25 هەتا 30 هزار مسلمانی کوشت بەس لە ئەلبانیا 2000 مەلاو ڕۆشنبیر و ئیمام و خەتیب و داعی کوشت طبعا لە سزنەکانی کارەسات باز دەکرێتن ئەمن ئەوەی نامەوێ باز کەم طبعا 2000 مزگەفتی مەنع کرد 500 مزگەفتی بەس کرد بۆ مەیخانە و جێ ئارەق و خواردنەوە ڕق و سوسەما سبحان الله ئەم پیاوە لە شاری خۆی هیمەت و غیرەت گرتی گوتی چۆن دەبێ معقولە مسلمانەکان 30 ساڵە ئەوە لە ئەلبانیا هەتا ئێستا جێیان لە بانگ نەبووە 30 ساڵە خەڵک نوێژی تەرک کردووە هەسا ساڵی 1970 3 ساڵ پێش ڕوخانی ئەنوەر خۆجەی حکومەتی شوعی دەوڵەتی ئەلبانیا عەرزەیەکی تەقدیم کردگوتی ئێمە کۆمەڵک تازیرین 6 کەس بوون ئێمە کۆمەڵێک تازیرین دەمانەوێت بینە ئەلبانیای بە ناوی تیجارەت چوون طبعا کە چوون فیزیان وەرگرت و هەمیان لە بۆ تەرتیب کردو چوون کە لە کاتێککە لە مەتاری ئەو دەوڵەتی عاسیمەی ئەلبانیا هاتنە خوارێ هەلەکاتی تەفتیشکردنەکەی سندوقە قورئانێکی پێبوو کابرای تەفتیشەکە گوتیەوە چیە کاکە پێێتەوتی وەڵە قورئانە تو لۆ نازانی عالم لێرە لەسەر مەسینەک ئیعدام دەکرێت نەک لەسەر قورئانێکی طبعا لەوێن دەر هەر کەسێک مەسینەی لێ بگیرا بای ئیعدامی دەکرد قورئانی لێ بگیرا بای ئیعدامیان دەکرد هەر زوندیەک نوێژی کرد بە سەڵبیان دەکرد لە معسکەری لە پێش چاوی زوندەکان یعنی بەو ڕوعب و بەو ترسە حکمیان دەکرد کابرا گوتی خەیناکە کاکە خۆ ئیشم پێ و ئەم پێویستم پێ گوتیان میم کابرای زابتەکە زۆر عاقڵ بوو گوتی باشە بڕۆ ئەو غورفەیە ئێستا دێم قسە لەگە دەکەم گوتی کە بریتمە غورفەکەی بەتەنێ دانیش گوتی کاکە ئەتوو غەریبی ئەتوو فەقیری ئەتوو خەڵکی ئەو شارەنی ئەتوو کاکە ئەوە مەمنوعە لەڕێ ئەو خودای بڕۆ بینێرەوە هەتا ئیعدامیان نەکردی وتی کاکە بۆ بینێرمەوە کاکە ئەوە نورە ئەوە قسەی خوایە ئەوە کەلامی خوایە چۆن دەبی ئەوە تەعاملی لەگە بکەین گوتی نیو سعاتە قسەم لەگە کرد دەستی بەگریانە کرد کورە گوتی وەڵڵای ئەو تەسبیحەکی دەری ناگوتی ئەوەی باپیری منە باپیری من یەک لە زانا و دانایەکانی ئەو شارەی بۆ ئیعدام کرایە
خۆ ئەمە مسلمانی بەس ئەمە ئیسلامان لە فکر کردووە تیامیش هەندێک تەژیعم کردوەتی لەوێن دەر ئیمانم پێهیناوە هەر لە غورفەکەی تۆمەرە مەردی خوار بە یارمەتیم بدە بەڕاستی ئەمن هاتوومە دەتوان شتێک بکەین گوتی من هیچم پێ ناکرێ بەڵام قورئانەکەم بدێ بەسمە تی بە حەقی قورئانەکەمدا لەسەر سەری خۆیدانا و دەگریا لە خۆشیان تی لەوێن دەرقوتار بووم ئەو زارە مقابلەی وەزیری تیجارەم هەبوو کە وایە ئەمە پرۆژەی بزنسمان هەیە و هەندێک تێکەولێکە بکەین تی کاتێکە لەگە وەزیری تیجارە دانیشتین ئاخری وەزیری تیجارە گوتی ئوستاز ئەتوو هەموو شتێکبی بزنسنی بە ئەم پێت بڵێم ئەم پیاوەتی شارەزام دکتۆرامەیە لە کاری تیجارەت بەس ئەتوو هەموو شتێک بی ئەتوو لۆ تیجارە نای بەس پێم بڵێ بۆ چێ هاتی تم کاکە بۆ تیجارەت گوتی بەخوای بۆ تیجارەت نهاتی مەڵ ئاسر گوتی دەستمان بە قسان کرد گوتی هەندێک دەستم بە نسحەتی کرد گوتی وەزیر دەستی بە گریانێ کرد تی بە خودای کاکە ئەمیش مسلمانم ئەمە ئەسڵمان مسلمانە بەس چ بکەین تووشی ئەو دەوڵەتە هاتوین کەس ناوێری ئەسڵ و فەسڵی خۆی باسکە وتمە وەزیری پیاوی چاک بە وەزیر وەرە هاوکاریم کە باش شتێک بکەین بۆ ئەو خەڵکە گوتی ئەمن هیچت پێ ناڵم ئەمن ئەوەی تەقریری خۆم دەدەم دەرم بڵێ تازیرێکی زۆر باشە ئیشاڵە ئیسیفادەی دەبی لۆ دەولەتی ئەلبانیا بەڵام یەک شتی پێ برێم زۆر ئاگات لە خۆبی چونکە لەو غورفەی بێ دەرێ ئەوە جاسووسن لەسرە بەس تەمەشا دەکەن بە وریایی ئیشی خۆت بکەوتەوە بەخێرچی گوتی هاتمە دەرێ چ بکەم ئەو میلەتە گوتی وەڵڵا بە پێش مزگەوتاندا دەڕۆیشتم کە بنووسرا بوو باڕی فلان جەرگم ژانی دەکرد ئەو مزگەفتە پێنج فەرزە بانجی لێ دەدرا ئێساوە ئارەقی لێ دەخورێتەوە تی لە تاوان لە ئوتێلی بەس دەستم بە گریان دەکرد تی مهم بڕیارماندا چ بکەین ڕۆژێ 5 کیلۆمەتر بەس بڕۆین سەلام لە عالەمێ بکەن جارە هیچ نەکەین ڕۆژێ 5 کیلۆمەتر دەڕۆیشتین بەس سەلامان لە عالەمێ دەکەن سەلام عەلەیکم چکە ئەوە نیشانەی زندیکردنەوە ئیسلامەتیە بە شێوەیەکی زۆر عاقلانە تی لە ڕێیان دەڕۆشین بە سەلامان لە عالەمێ دەکەن سەلام عەلەیکم سەلام عەلەیکم وتی پاسکلێک عەفوەن ماتۆڕێک گوتی هەر دەدەما بخۆی لە ئێمە بدا لە دووڕا تەماشای زلک و بەرجی ئێمەی کردبوو بە شێوەی زلک و بەرگەکەی گوتی ڕای کرد یەکسەر تاویدا من ئەم لە پێشەوە بوو ماچی کردم گریا گوتی ئەوەی مسلمانن گوتمان بڵێ تی بە حەقی قورئان 30 ساڵە لەخوا دەپارێمەوە بە کافری نەمرم ئەمە نازانم سوزدەی ببەم سوزدا شێت بوومە یەک سوزدەی بۆ خوا ببەم ئەوە لە چیان کورە وەرن فێرە سوزدەمانکەن وەڵڵاوە بیللا ئێمە مردینە بێدینیان ئێوە لە چێن گوتی قیسەک لێم هەندێک ئەو گوتمەرە ئەو لایە مراقەبەمان دەکەن بە نەزانن کە ئەتو ئەوەندە بە حەماسەت هاتێکنەمە گوتم ئێوە جێیەکتان هەیە بینە لاتان وتی ئەرێ وەڵڵا وەرە سبەینێ سعات ئەوەندە لە فلان شوێن عنوانەکەی دامی وەرە دەت بەمە مەزیسێک تی سبەینێ چوین فعلەن گوتی بەڵام بڕیارمان بوو بە شەو بچین نەک بە ڕۆژ تی پاش نوێژی عیشایە دەرچوین شوێنەکەمان دیتەوە لە تەکسی هاتی نەخواری دیتما ئەو کوڕە بەخۆ بە ماتۆر ئینتیزارمان دەکا هێدی لە دوی ڕۆیشتین هەتا چوینە ماڵێک گوتی کە چوینە ماڵێک دەبینم لە پێش دەرکەی ڕادوگوردیان ڕایە قسوە هەتا ژۆرێ نەکو پێمان ئێمە بە عاردی بکەوێ عەلاسە ئەوەندە ئێمە گەورەی نەکنەوان وتی کە چوینە ژۆرێ دەبین 7 کەس ئیلەیە 7 کەس وتی هەر شێت بوون چاویان بەمەکرد بوو یەک گریان تی دەستیان لە منی ئێمە کرد گوتیان قوربانتان بم ئێمە لە دوو ئێوە دەگەڕێن ئێوە لە چێن ئێمەوە چەند ساڵە بێدین بوونە ئیمانمان نما دینمان نما ناموسمان نەما تی دەستمان بە محازەرە کرد گوتی ئەو شەو زۆر شەوێکی زەحمەت بوو زۆر گریان تی هەموو ئیمانیان هیناوە تی ئیتر هەر شەوێ هەموو شەوێ وەڵڵاهی دەگۆ 6 7 8 کەس ئیمانی دەهینا تی زانیمان ئەلحەمدوللا زۆر گوتمان علم 2 هەفتە ماینەوە 2 هەفتە ئاخری بڕیارماندا نوێژێکی جەماعەت لە ناو شاری بکەین دەچێ لە عاسیمەی لە بنس لە شوێن سەحەکە بۆ ڕسمێکی مارکسی لێ بۆ ڕسمێکی گەورەی مارکسی بڕیارماندا دەکەن ئەو ڕسمەی مارکسی نوێژی نورانێ بکەین دیار 6 مان چوین لەوێن دەر یەکمان گوتی بانجی دا تەمان گوت دەورا و پشتی پارکەکەی هەموو شوقە بوو تی یەکمان بانجی دا تی وەڵڵا هەرچی پەنجەرێ ئەو شوقانەیە کراوە هەرچی پەنجەرێ ئەو شوقانەیە کرابوو خەڵک ژن و پیا و سەریان دەردەین ئەوە چییە ئەوانە چەند ساڵە 35 ساڵە گیان لە ئەڵڵاهو ئەکبەر نەبووە لە بانگ تی خەڵکێکی زۆر دەورەیان داین گەلک زۆر تی پاشان نوێژمان کرد ئەلحەمدوللا وەڵڵاهی کابرای ئەو
ئەم ئوستاز محەممەد دەڵێ ئاورم داوە دەبینم پشتم کوورەوە هەتا چاحکم لەگەڵ خەڵک لە پشتم سەرایان گرتیا تیکە سەلامان داوە ئینجا دەستمان بەخسان کرد لە بۆ خەڵکی و ئاخری حکومت پیلی مەیگر گوتی کاکە بێزەحمەت زوو بڕۆنە دەرێ ئەنگۆ تازیر نین ئەگۆ هاتینەوە زە دەشەوێن مێم ئەو پیاوە واللهی گوتی 2 هەفتەی توانیم یەک حرەکە و جوڵەیەک دروست کەم لە ناو ئەلبانیای دو الحەمدوللا خەبەرم گەیشتەوەکەوە حکومەتیش متەساهیل بۆ لەگە خەڵکەکەی و ئێستا مزگەفتێکی زۆر بوویتەوە پاشان خوا کردی ساڵی 84 بەخۆیان نەمان و ئەم دەولەتە شوعی و مارکسیە بێدینە نەما ئازیزانی من ئەوە هیممەتە هیممەت بەڕاستی ئەگەر ئێمە ئەو هیممەتەمان هەبێ و ئەو هیممەتانە لە دڵی خوشک و برایمان بچێنین واللهی دەتوانین هەموو شتێک بکەین جا ئەم مەراسیمانە ئەم خوێندنانە ئەو ئەکادمیانە دەبێ هەمووی لە پێناوە حتى حیزبە ئیسلامیەکانیش دەبێت لە پێناوی ئەو داوەدا بن لە پێناوی ئەو خزمەتکردنەدا بن کۆ گەورەی ئێمە عزەتی ئێمە بە داوە وایە هەر ئاخر قسەم هەر فکرەیەک هەر ئایدۆلۆژیایەک هەر دینێک ئەگە دووش عنسوری نەبوو لە ناو دەچی یەکەم داوا دووەم پارە لۆ دەزانی ئەو پرۆژە گەورەی مایکرۆسۆفت 6 ملیۆنی دایە 6 ملیۆن ئینجا ویسیان ئەو مەشروع جێبەجێکەن ئازیزانم ئەم ئیشانی ئێمەش هەر هەمووی بە دوعات دەکرێ و بە پارەش دەکرێت ئەگەر ئێمە بتوانین دەورەمەندەکانمان بەهیمەت بن وەکو دەورەمەندەکانی کە لە بۆ پرۆژەی بێدینی بەهیمەتن بە واللهی وابزانم هەر بەسە سنتەری نور و حکمە بتوانێت فەتحەک دروستکا و نور و بەرەکەت برژێنتە سەر ئەو کوردستانە یا ڕەبی خودایە بە حەقی ئیسمی عەزەمی خۆت خوایە لەو دەرس و دراسەیان لێ قبولکەی خوایە یەک دەرسیان لێ قبولکە پێخەنی دەبن بە ئەو قسەت بژێرم و پێشەوە دوعایەکان بکەم تازە شێخ عوسمانی بیارە مردبووە خە زۆر قسەیەکی غەریبە تازە شێخ عوسمانی بیارە مردبوو هەزار ڕەحمەتی لێبی و خوا دەرەزێ عالیکە ئەمن و کۆمەڵێک مامۆستا لە زمنی مامۆستا بەشیر یادی بەخێر پێکەوە چوونە بیارەی سەردانی مامۆستایەکمان کرد لەوێن دەبوو ناوی مەلا حەمەدەمین بوو ئەویش مردیە وابزان مەلا حەمەدەمین کانیسانانیان پێدەگوت دەقەبەکی ئەوای لێبوو مامۆستا بەشیر چۆکن مامۆستا حەمەدەمینی گوتی قوربان چەند ساڵە دەرس دەرێ و گوتی 50 ساڵە دەرس دەرێمەوە 50 ساڵە دەرسی فەقەیاتی دەرێتەوە دوای مامۆستا گریا مامۆستا حەمەدەمین گریا مامۆستا بەشیرتی لۆ دەگریایی خۆ قسەی وام نەکرد گوتی نا لەوە دەگریم خوا یەک دەرسم لێ قبول کە خەنی دەبم بە واللهی خوشکانم برایانم خوا یەک جەلسەی لەو دەرسەتان لێ قبول کە پێ خەنی دەبن یەک داوەتان لێ قبول کە خەنی دەبن یەک دوعاتان لێ قبول بکە خەنی دەبن شاءڵڵە خوایە لە بۆ خاتری ناوە جوانەکانت بە حەقی ئیسمی عەزەمت خوایە خوایە دڵی هەمومان گەرمتر بکەی بۆ ئەوی خزمەتی ئەو دینە بکەین خوایە بە حەقی ئیسمی عەزەمت بە خۆت بمان پارێزی بە خۆت پشتیوانمان بی بە خۆت هیممەت و غیرەتمان زیادکەی ڕۆژ بە ڕۆژ بتوانین خوایە ئیقامەی دینی تو بکەین و واروە ئەو دینەش بەرزکەینەوە یا ڕەبی خوایە لەو خوشک و برایانم خۆش بی خوایە لێیان قبولکەی خوایە بە حەقی ئیسمی عەزەمت لێیان قبولکەی خوایە بە خۆت هاوکار و پشتیوانیان بی یا رب العالمین یا ڕەبی خوایە لە بۆ خاتری گەورەی خۆت خوایە ئەم دینە بە جوانی و بەڕێکی بگەڕێنەوە ئەو کوردستانە بەڵام سەهمی مەی تێدا بێ همت و دەستی مەشی تێدا بێ یا رب العالمین آمین آمین الحمد لله رب العالمین صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين خۆی گەورە پاداشتی مامۆستای بەڕێز بداتەوە داوا لە بەڕێز کاک دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین سەرۆکی دەستگا بفەرمێت بە پێدانی سوپاس و پێزانین بەو مامۆستا بەڕێزانەی کە لە قۆناغەکانی ئەکادیمیا ئەرکان کێشاوە بە گوتنەوەی خولوانەکان بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوەهاب پێشکەشکاری لە خولی دووەم کاک عومەر بەڕێز دکتۆر پشتیوان سابر عەزیز مامۆستای وانەی مەتن الأربعین النەوەویە وبيشكشكاري بابتي أفكار وسائل لإدارة الحلقات وتفعيل طلابها للحفظ لخلي ما وصاي كاراما لقناغي يكم بريز دكتور أيوب آدم رسول ما مصطيواني منهاج الطالبين لقناغي دوام بريز ما مستا غريب عزيز واني ما مصطيواني منظومة البيقونية لقناغي دوام داوا لە بەڕێز مامۆستا وەلی شەمسەدین جێگری سەرۆکی دەستگا بۆ کاروباری نووسینگەی دەستگا دەکەین
بفەرمێ بۆ پێدانی سوپاس و پێزانین بە بەشێکی تر لەو مامۆستا بەڕێزانەی لە قۆناغەکانی ئەکادیمیا ئەرکیان کێشاوە بە گوتنەوەی خولووانەکان. بەڕێز مامۆستا مهندس سەفین عومەر، مامۆستای وانەی العقیدەة الطحاویە لە قۆناغی یەکەمی ئەکادیمیا. بەڕێز دکتۆر خالید حەیدەر عومەر، مامۆستای خولی فێربوونی زمانی عەرەبی لە قۆناغی یەکەمی ئەکادیمیا. بەڕێز مامۆستا یونس ئۆمەر حەمید، پێشکەشکاری بابەتی الرسول المعلم صلى الله عليه وسلم وأساليبه في التعليم لە خولی مامۆستای کارامە لە قۆناغی یەکەم. پێش ئەوەی سوپاس و پێزانین بە بەشێکی تر بە مامۆستا بەڕێزەکانی ئەکادیمیا لە بەشی خوشکان بدرێت چیمانەیە؟ تریپشک ئەنجام دەدەین ئینشاءالله بۆ ئەو بەڕێزانەی کە نمرەی تاوایان بەدەستێناوە. سێ خەڵاتی گەشتی عومڕە بۆ بەڕێزانەی کە چوارە کرا 4 عمر الحەمدولله کراوەتە 4 عمر الحەمدولله. 4 خەڵاتی گەشتی عومڕە بۆ بەڕێزانەی کە توانیویانە نمرەی تەواو بەدەست بێنن. بۆ ئاگداریتان بۆ ئەم ساڵی خوێندنی ئەکادیمیا 2 قۆناغی جیاوازە بۆ هەر یەک لە بەشەکانی برایان و خوشکان، کەواتە لەسەر ئاستی گشتی 4 قۆناغی جیاوازمان هەبوو، 2یان تایبەت بووە بە برایان، 2شیان تایبەت بووە بە خوشکان. ئەو بەڕێزانەی کە توانیویانە نمرەی تەواو بەدەست بێنن، نمرەی تەواو نمرەی بەرزترین نمرەکە 100 ناویان چۆتە ناو تیرروپوش و ئێستا تیرروپوشیان بۆ ئەنجام دەدەین ئینشاءالله. باشە مامۆستا گیان ئەو گوڵە جوانانە ئارەوەڵای یارمەتی مام دەبابێن با دەست پێ بکەین. باشە چەند تێبینیەکی زۆر گرنگ. خاڵی یەکەم وەکو پێشتر باس کراوە هەر بەڕێزێک گەر ناوی دەربچێت لە تیرروپشکەکە، بەڵام لێرە نەبێت ئەوە لە دیارەکە بێبەش دەبێت و ناوێکی تر ڕادەکەشێت. زۆر سپاس مەمنون. ئەوەی دابین کراوە عومڕەیە بۆیە ئەو مامۆستا بەڕێزەی کە ناوی دەردەچێت پێویستە خۆی گەشتەکە ئەنجام بدا. لە حاڵەتی نەچوون ئەوە سێ ڕادەکێشرێت. ئەو یەدەگانە لە حاڵەتی ئەوەی کە ئەو بەڕێزانی کە ناویان دەرچووە بۆیان نەکرا، ئەوە یەکێک لە یەدەگەکانیان دوویانیان هەرسێکیان دەبنە جێگرەوە. باشە کەواتە 4 عومڕەمان هەیە واروە لەگەڵ سێ یەدەگی. با دەست پێ بکەین. بسم الله. گوڵەکەت با بستین. باش جەم دەکەن. سوپاس. ئەوە ناوی تەواوی ئەو بەشداربوانەی تێدا کە ئەلحەمدولیلا 100یان بەدەست هێناوە. ئێستا لێرانە هەمووی لەنا ئەو سندوقی دەکەین بەیەکەوە دەیسوڕێنین بۆ ئەوەی زیاتر زۆرتر تێکەڵ ببیت و زیاتر عەدالەت ئینشاءالله. بسم الله. باش هیچ تێدا نەماوە نییە؟ تێکەڵێکە یاڵە باوە بسوڕێن. یاڵە بسم الله چی بکە بسوڕێنە یاڵە دەستخۆش بەسەوە بزان وەختێتی یەکێکی بنێرنی عومڕەی. یاڵە بسم الله. نابی تۆ چونە باشتی زۆر ئاسانیە چی کابرای گوتن. باش خەڵاتی گەشتی یەکەم کە گەشتی عومڕەیە بۆ بەڕێز یا الله مامۆستا فەهیمە مصلیح عەبدوڵڵا. سلامي يا رايح للحرم وادعي لي وسلم لي على هادي الأمم. پیرۆستان بێ مامۆستای بەڕێز. جێوەی دەکەی وتنشتی بەسڕێ یاڵە بەسڕە سڕێیتوە ئەتوش بسوڕێنە. بسم الله. ئەی دەستخۆش یاڵە کاکە باک لێمان لێ نەکەنە تووڕاکیشە باش. یاڵە دانەکەم دێ یەکەوە نییە تەواو. باش خەڵاتی گەشتی عومڕە بۆ بەشداربووی دووەم مامۆستا سعدیە ئیبراهیم ڕەسوول. ادخل من باب السلام بتأدب واحترام سلم على طه التهامي. پیرۆزبیان لە دەکەین مامۆستایان بەڕێز. دەخوا پیرۆزیان بێت. خەڵاتی کۆتایی گیانەکەم ئەوەی کە خانیە سڕێت خانی یاڵا توش بیسوڕێنە. یاڵا بیسوڕێنە. باش بەسەوە نیە دیاڵ
بسم الله هێدانەکەم بدە باش خەڵاتی گەشتی عومڕە سێمین خەڵات بۆ زۆر بەڕێز مامۆستا قەدریا ئیبراهیم ڕەسوول ماشاء الله سبحان الله هەرسێکی لە ئەفرەتان وارتاح من الآه والألم سيدنا باش النبي ئێستا وەسێ خەڵاتی گەشتی عومڕەمان ڕاشێشا کۆتا خەڵات هەر بە خۆت ڕاشش دەی گوڵەکەمەت دەی ومسح دموع دەی بسوڕێنە بیسوڕێنە يلا يلا المشتاقين سمع الشكاوي مننا ودعينا قلنا يا دانك يا وجيرة ومقام حبيبك الكريم وقف معانا في اللي جاي خەڵاتی چوارەم زۆر بەڕێز مامۆستا گوڵەباخ مەردان مەجید وارزقنا رزق الحلال كان الأذان هو الجواب وكأنه كان من دەستان خۆش بی گوڵەکان دەستان خۆش بی زۆر سپاس تەواو بوو زۆر باشە داوا لە زۆر بەڕێز ناوەکە مامۆستا هاجرە دەکەین بفەرمێ بۆ بەخشینی سوپاس و پێزانین و دیاری و گەشتی عومڕە بۆ بەڕێزانەی کە سوپاس بۆ خوای گەورە ناویان دەرچوو بۆ گەشتە پیرۆز و مبارەکە بەشداربوو یەکە مامۆستا سعدیە ئیبراهیم ڕەسوول فەرمو مامۆستا بالشهادة مامۆستا فەهیمە مصلح عبد الله مامۆستا گوڵەباخ مەردان مەجید مامۆستا قەدریە ئیبراهیم ڕەسوول ئێستا داوا لە زۆر بەڕێز مامۆستا ڕێیان محەممەد سەرپەرشتیاری ئەکادیمیای نووری حکمە دەکەین لە بەشی خوشکان با بفەرمێ بۆ پێدانی بەشێکی تر لە سوپاس و پێزانینەکان بە مامۆستایانی بەڕێز بەڕێز مامۆستا خەولە ئەدهەم عەبدولجەبار پێشکەشکاری وانەی مەتن الوەرەقات في ئوسوڵ الفقه قۆناغی دووەم بەڕێز مامۆستا هاجرە حەمید عەبدوڵڵا مامۆستای وانەی المەنظومەة البەیقونیە لە قۆناغی دووەم بەڕێز مامۆستا فاتیمە ڕەمەضان خضر مامۆستای وانەی مەتن الئەجرومیە لە قۆناغی یان مەتنی الئەجرومیە لە قۆناغی دووەم بەڕێز مامۆستا شیلان یونس قادر پێشکەشکاری خولی بنەماکانی کارجێڕی لە قۆناغی دووەم بەڕێز مامۆستا نازدار تاهیر معروف پێشکەشکاری خولی بنەماکانی کارجێڕی لە قۆناغی دووەم دیارە ئەو خولە کە بنەماکانی کارجێڕی بوو لە 2 هەفتە پێکات و لە 2 مامۆستای بەڕێز کە پێشکەشکار بوو بەڕێز مامۆستا هاژە خەتاب ڕەسوول پێشکەشکاری خولی بەرنامەی مایکرۆسۆفت لە قۆناغی دووەم
والحمد لله دیارە خەڵاتەش کەش زیاد بوو گەشتێکی عمڕی دیکە الحمدلله. زیاد بوو لەلایەن ئەندامانی یان دەستی دامەزرێنانی دەستگای نووری حکمە بۆ هیوای جاری لۆ برایەکی دەرچێت ان شاء الله ولا علينا بەڕێزان ئەو بەشداربووانەی کە نمرەی تەواویان بەدەستێناوە ئەوە تەنها لە قۆناغی دووە بۆ کاریەوەی لە قۆناغی یەکەم هەم لە برایان هەم لە خوشکان هیچ کەسێک نەیتوانیوە نمرەی تەواو کە سەتە بەدەستی بێنێ بۆیە کەسیان ناوێن نەچۆتە ناو تیرپشکی عمرە ئێستا تیرپشکێکی کەش دەکەین بۆ کەسێکی کە ئینشاءالله دەستە گەشتی عمرە تێکەڵی کە تێکەڵ باش بسم الله بسم الله بەڕێز مامۆستا ئیمان نەسڕەدین مەلا عەزیز ما شاء الله ئێستا کاتی پێدانی بڕوانامە و دیارە بەو بەشدار بە بەڕێزانەی کە نمرەی تەواویان هێناوە سەرەتا داوا لە بەڕێز دکتۆر پشتیوان دەکەین بفەرمێت بە پێدانی بڕوانامەکان بە برایان فەرمە دکتۆر جان بەڕێز مامۆستا سیان محەممەد ڕەشید بەڕێز مامۆستا ئاسۆ سیان محەممەد بەڕێز مامۆستا یاسین ئیبراهیم حەمەد بەڕێز مامۆستا لەشکری زرار کەریم داوا لە بەڕێز مامۆستا هاجەرە حەمید دەکەین فەرمێ بۆ پێدانی بڕوانامە و دیاری بە بەشێک مامۆستا بەڕێزانەی کە نمرەی سەتیان بەدەستێناوە بەڕێز مامۆستا ئیسرا ساڵح عەبدوڵڵا بەڕێز مامۆستا بەگم محەممەد مەولود بەڕێز مامۆستا تافگا ئیبراهیم حوسێن بەڕێز مامۆستا تریفە ئیبراهیم حوسێن بەڕێز مامۆستا ڕێیان محەممەد عەباس بەڕێز مامۆستا زەینەب فوئاد ڕەئوف بەڕێز مامۆستا سارە محەممەد عەزیز بەڕێز مامۆستا سامیە عوثمان ئیبراهیم بەڕێز مامۆستا سەروین سەلمان سلێمان بەڕێز مامۆستا فاتیمە فەرهاد عوثمان بەڕێز مامۆستا کیفایە بەکر کەریم بەڕێز مامۆستا لەیلا ئیبراهیم ڕەسوول
بەڕێز مامۆستا نیگارین صالح حەمید. بەڕێز مامۆستا هێرۆ موحسین ئیلیاس. بەڕێز مامۆستا ئەژین مقداد کەریم. عفو مامۆستای بەڕێز ئەگەر بمێنەوە بەڵێ ببوورە مامۆستا. خی گەورە پاداشتی مامۆستانی بەڕێز بداتەوە. ئێستا یەکەم و دووەم و سێمی هەردوو قۆناغی یەکەمی برایان و خوشکان خەڵات دەکرێت. داوا لە بەڕێز دکتۆر ئەیوب ئادەم ڕسوول دەکەین بفەرمێت بۆ پێدانی خەڵات بە مامۆستانی بەڕێز. دیارە ئەو بەڕێزانەی باتێبینیەکە بدەم تۆزە یارمەتی دەم دکتۆر. دیارە ئەو بەڕێزانەی کە پێشووتر بڕوانامە یاخود خەڵاتی عمڕیان پێشەش کرابوو ئەوانە هەمویان لە قۆناغی دووەم بوون. ئێستا قۆناغی یەکەم دەخوێنینەوە. یەکەم و دووەم و سێم کە لە قۆناغی یەکەم. فەرموو دکتۆر جان. بەڕێز عەلی فەتاح جەمیل. دیارە دوو کەس دووەم بووە. مامۆستا حازم حەسەن قادر، مامۆستا وەلی شەریف ڕەشید، مامۆستا محەممەد عوبەیدوڵڵا ئەبابەکر. لێرێ مامۆستا هاتی مامۆستا. خی گەورە پاداشتی مامۆستای بەڕێز بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا سارە محەممەد دەکەین بفەرمێت بۆ پێدانی خەڵات بە مامۆستانی بەڕێز. بەڕێز سومەیە حوسێن محەممەد. ئیلاف کەمال یوسف. فاطمة رمضان خضر. مامۆستانی بەڕێز زۆر پێمان خۆش بوو یەک بەیەک ناوی ئەو بەڕێزانە بخوێنینەوە کە ئەلحەمدولیلا سوپاس بۆ خی گەورە لەو قۆناغەی کە ئێستا تێیدا بوون قۆناغی یەک بوو یاخود دوو دەرچوون. بەڵام سوپاس بۆ خی گەورە لەبەر زۆری ڕێژەی دەرچوان ناتوانین و کەمی کاتیش لە هەمان کاتدا. بۆیە ئێوە لە شوێنی خۆتان بن و مامۆستانی بەڕێز بڕوانامەکانتان پێشەش دەکەن برانی هاوکارمان ئینشاءڵڵا. بۆ ئەندازەیە هاتینە کۆتایی ئاهەنگەکەمان. السلام عليكم ورحمة الله وبركاته.